ڕژێمی یەک لە دوای یەکەکانی ئەم ناوچەیە بە بەردەوامی هەوڵێوانیەوە دوای داگیرکردنی کوردستان گەلی کوردستان لەم سنوورانە جەنۆساید بکەن و لەسەر خاکەکەی خۆی هەڵیکەن. بەڕێزان، پشتیوانیکردنی ئەم کۆنفرانسە و ئەم جۆرە کۆنفرانسانە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمەمانەوێ لە ڕێگای پشتیوانیکردن و پشتگیریکردنی هەوڵە ناوخۆییەکان و بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە زانستی و ئەکادیمیەکان هەوڵی بەرەو پێشبردننی کۆمەڵگای مەدەنی لە هەرێمی کوردستان بدەین، چونکە پێمان وایە جگە لە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان پێویستەکات حزوریان هەبێت بۆ پێویستەکات بە بەرپرسیارەتی خۆیان هەستن بوارێکی گشتی بەرفراوانە مێنێتەوە کە لێرە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوە پیشەییەکان سندیکاکان ئەتوانن ڕۆڵێکی کاریگەری تا ببینن و ئەتوانن ئەو بوارە گشتیە بجوڵێنن. هەڵبەت ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەردیسانەوە بە هاوکاری سەنتەری توێژینەوەی پەرلەمان بەردەوام لە بەرنامەمانەیە کە کار و چالاکیە ئەکادیمیەکانی پەرلەمان تەنها لە هۆڵەکانی ناو پەرلەمان نەمێنێتەوە، بەڵکو لە شار و شارۆچکە جیاوازەکان ئەم چالاکیانە بەڕێوە بچن تەنها لە ناو شاری هەولێر نەبێت کە ڕاستە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، بەڵام پێویستەکات بۆ ئاوردانەوە لە ناوچەکان و دەبەرەکانی تریش جار بەجارە چالاکیەکانمان بگوازینەوە بەو شوێنانە بۆی هەم خەڵکێکی زیاتر بەهرەمەند بێ لەو چالاکیانە و لە هەمان کاتی سەرنج بخەینە سەر کێشە و کەم و کورتەکانی و ناوچانە. هەوڵدان بۆ پشتگیریکردنی کۆنفرانسێکی زانستی لە بواری ئەمفال دیسانەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، چونکە ئێمە نامانەوێت تەنها لە ڕێگای کولانەوەی برینەکانەوە قسە لەسەر ڕابردووی خۆمان بکەین، بەڵکو وەکو لە وتارەکانیش ئاماژەی پێدرا ڕابردوو پێویستەکات ببێتە هەوێنی هێنانەکایی داهاتوویەکی باشتر بۆ خۆمان و بۆ نەوەکانمان. لە ڕاستیە دیارترین پرۆسەی جەنۆسایدی گەلی کوردستان پرۆسەی ئەنفال بوو کە 27 ساڵ لەبەوپەر ڕژێمی پێشووی عێراق لە ڕێگای شاڵاوێکی سەربازی پلان بۆ داڕێژراوە جێبەجێی کرد و هەوڵی لە ئیرادەی مرۆڤی کورد بۆ هەمیشە تێک بشکێنێ، ئەمەش لە ڕێگای کیمیابارانکردن و قڕکردنەوە. ئەنفال هێشتا نەبووە بە مێژوویەکی دوور، چ جای ئەوەی ببێتە مێژوویەکی لەبیرکراو، بەڵکو ئەنفال یادەوەریەکی زیندووە. ئەم یادەوەریەش بەر لە هەر شتێک پێمان دەڵێت کە ئەنفال هەوڵێکی منهەجی و ڕێکخراو بوو بۆ سڕینەوەی شێوازێک لە ژیان و جۆرێک لە ناسنامە. لە ڕاستیدا مەبەست سڕینەوەی کورد و کوردبوون بوو لە باشووری کوردستان، ئامانج لە ناوبردنی ئەوانە بوو کە بەرگریان لە بوونی خۆیان دەکرد و خواستیان ئەوە بوو لەسەر زێدی خۆیان ئەو جۆرە ژیانە بژین کە خۆیان دایان خواست. لە شاڵاوی بەدناوی ئەنفالدا کورد بەبێ جیاوازی تەمەن و ڕەگەز بەرەو ڕووی جینۆساید، بەرەو ڕووی مەرگی بە کۆمەڵ و گۆرستانی بە کۆمەڵ بوویەوە. خوشک و برایانی عزیز، دەکرێت بە ئاسانی بڵێین کە ئەمڕۆ کورد لە باشووری کوردستان نەتەوەی دوای جینۆسایدە. نەتەوەی دوای جینۆسایدیش نەتەوەیەکە کە ڕۆژانە بەدەست ئازاری بوونەوە دەناڵێنێت، چونکە ئێستاش دوای دەیان ساڵ لە هەڵمەتە تاریکەکەی ئەنفال بەدەیان هەزار کەس ڕەشپۆشن و چاوەڕێی هەواڵی یان ئێسک و پرووسکی ئەو خۆشەویستانیانن کە لە ئەنفال لە بێسەر و شوێن کراون. کەواتە ئەنفال برینێکی بە کۆمەڵی گەورەیە و یەکێکیش لە مەسەرە گرنگەکان شێواز و کەرەستەکانی ساڕێژکردنی ئەو برینەیە. جارێک گرنگە ئەوە بزانین کە برینی ئەنفال دوو شێوازی هەیە. یەکێکیان برینی ئەو کەسانەیە کە ڕاستەوخۆ کەس و کارە ڕزگار بووەکانی قوربانیەکانی شاڵاوە بەدناوەکانی ئەنفالن. برینەکەی تریشیان برینی بە کۆمەڵی گەلێکە و هەموو تاکەکانی نەتەوەش پەیوەندیدار دەکات. بەڵام پرسیارەوەیە ئایا چۆن دەکرێت برینی ڕزگاربووانی ئەنفال و کەس و کاری قوربانیانی ئەنفال ساڕێژ بکرێت؟ بەر لە هەر شتێک پێویستە لەسەر حکوومەت و دام و دەستگاکانی
بەوپەڕی ڕێز و شایستەیەوە مامەڵە لەگەڵ قوربانیانیان فالدا بکەن و قەرەبووی پێویست بکرێنەوە ژیانێکی پڕ لە سەروەری و ئاسوودەییان بۆ مسەوگەل بکرێت دەبێت بە بەردەوامی کار بکرێت بۆ ئەوەی ڕزگاربووان ژیانێکی شایستیان بۆ دابین کرێت ئەرکی پەرلەمانی کوردستانە لە ڕێگەی داڕشتنی یاساوە حکوومەت و کۆمەڵگا وا ئاڕاستە بکات بۆ ئەوەی نیشتیمان ببێت بە باوەشی هەرە فراوان و ئارام بۆ کەسوکاری قوربانیان ئەنفال بەڵام ئەنفال وەک برینێکی قوڵی نەتەوە زۆر ڕەهەندی هەیە هەموو ڕەهەندانش پێویستە بەوپەڕی دڵسۆزیەوە کاریان لە تەکدا بکرێت ئەنفال وەک برینی نەتەوە سێ ڕەهەندی سەرەکی هەن کە هەرسێکیشیان بەتوندی بەیەکەوە گرێدراون ئەوانیش ڕەهەندی ڕابردوو ڕەهەندی ئێستا و ڕەهەندی دواڕۆژن بۆ ئەوەشی کە بتوانین وەک پێویست لەو سێ ڕەهەندەوە مامەڵەی ئەنفال وەک برینی بە کۆمەڵی گەلێک بکەین پێویستە جارێ ڕابردوو زیندوو ڕابگرین ئەو زیندوو ڕاگرتنەش بکەین بە کەرەستەیەکی معریفی بۆ خوێندنەوە و تێگەیشتنی هەنووکەمان جگەلەوەش پێویستە بەردەوام لە هەنووکەی نەتەوەدا ئەو پرسیارە بکرێت کە ئایا ئەوە چییە وا دەکات ئێمە بتوانین شتگەلێک بکەین بۆ ئەوەی نەک هەر ڕابردووە تاڵەکە دووبارە نەبێتەوە بەڵکو ڕێک داهاتووی نەوەکانیشمان ئاسوودە و پڕ لە ئارامی بێت و داهاتوویەکی پارێزراو بێت دەبێت لە ئێستادا بێ و چەند کار بۆەوە بکرێت کە ئەم نەتەوەیە لە داهاتوودا ببێ بە خاوەنی سەروەری نەتەوەیی خۆی چونکە ئێمە باوەڕمان وایە تا ئەو کاتەی نەتەوە خاوەنی سەروەری خۆی نەبێ ناتوانێ خۆی بپارێزێت چونکە نەتەوەیەکی بێ سەروەری نیشتیمانی واتە نەتەوەیەک کە خاوەنی دەوڵەتی خۆی نەبێ هەمیشە بۆ پاراستنی وابەستەی ئەوانی تر دەبێت و بەردەوام سەر و ماڵ و وڵاتی لەژێر هەڕەشەدا دەبێت بەڕێزان پێویستە نەتەوەی پاش جنۆساید بە جیاواز لە دنیا بڕوانێت ئەم ناسنامەیەی دوای ئەنفالی بکاتە بنەما بۆ جۆری ئامادەبوونی خۆی لە دنیادا خەڵکانێک کە خاوەنی ناسنامەی نەتەوەی پاش جنۆسایدن دەبێت خەڵکێک بن سنگ فراوان لێبوردە ژیان دۆست نەک تەنها لەگەڵ ئەوانی تردا بەڵکو لەگەڵ خۆشیاندا ڕاستە ئەنفال نمونەی باڵاترین مەترسی بوو بەڵام ڕووداوەکانی ساڵێک لەمە و بەری شەنگال پێیان وتین کە ئەنفال مەترسیەکی ڕاگوزەر و دابڕاو نەبوو بەڵکو مەترسیەک بوو کە هەمیشە درێژەی هەیە جا پرسیارەوەیە چۆن دەبێت لە سایەی مەترسیەکی وەهادا بژین مەترسیەک کە بە شێوازی جیاواز دەردەکەوێت ڕێک ئەم پرسیارەیە کە بەردەوام لە کڕۆکی ئاسایشی نیشتیمانیدا خۆی دەبینێتەوە ئەنفال و ڕووداوەکانی ئەم جەنگە سەپێنراوەی گروپە تێرۆریستیەکان دەرحەق بە گەلی کوردستان باڵاترین مەترسین ئێمە بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ڕوبەڕووی مەترسیەکی ئاوها ترسناک بۆ سەر ئاسایشی نیشتیمانیمان ببینەوە دەبێت بیر لە بنیاتنان و تۆکمەکردنی نیشتیمان و ئاسایشە نیشتیمانیەکەی بکەینەوە بە هەر حاڵ پێویستە ئەوەش بڵین کە چیتر ئاسایشی نیشتیمانێک تەنها و تەنها لە دەرەوەڕا ناپارێزرێ بەڵکو بەو قەدەرەی کە پاراستنی ئاسایش و سەروەری نیشتیمانی لە دەرەوەڕا گرنگە ئەوەندەش بەڵکو زیاتریش ئەو ئاسایشە دەبێت لە ناوەوە پارێزراو بێت ئاسایش و سەروەری نەتەوە لە ناوەوەڕا بەمانەی ئەوە دێت کە ئێمە توانی بێتمان سیستمێکی سیاسی تەندروست بەرهەم بهێنین کە تیایدا یاسا سەروەر بێت و کەرامەت و ئازادیەکانی تاک پارێزراو بن و ڕۆڵەکانی شانازی بە ناسنامەی خۆیانەوە بکەن لە جیهانی ئێستاماندا ناکرێت نەتەوەیەک هەست بە ئازادی بکات گەر تاکەکانی ئەو نەتەوەیە هەست بەو ئازادیە نەکەن ناکرێت چیتر لە ڕێگای جەختکردنەوە لەسەر مەترسیەکانی دەرەوە یەک ڕیزی ناوەوە بەرهەم بهێنرێ بەڵکو باشترین شێوازی تۆکمەیی ئەو ڕیزە نیشتیمانیە لە ڕێگای مسەوگەرکردنی ئازادی و سەرفرازی تاکەکان و پتەوکردنی بنەماکانی دموکراسی و
بەشداری سیاسی پێکهاتە کۆمەڵایەتیەکانی نەتەوەەوە دەبێت. بەڵام بەداخەوە ئەمڕۆ لەم بەشەی کوردستان دەبینین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی نەوەی نوێی ئەم نیشتیمانە هەست بە نائارامی و بێزاری و دڵشکاویەکی زۆر دەکەن. ئەمە وامان لێ دەکات دان بەوەدا بنین کە ئەزمموی باشووری کوردستان لە 23 ساڵی ڕابردوودا هێشتا سەرکەوتوو نەبووە لە قەرەبووکردنەوەی ئەمگەلە لە ڕێگای دەستەبەرکردنی سەرفرازی و ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی و مرۆیی تاکەکانی. هەر لێرەشەوە ئێمە نایشارینەوە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نەک هەر نەتوانراوە قەیرانە ئابووری و دارایی و خزمەتگوزاریەکان چارەسەر بکرێن، بەڵکو و قەیرانی دەسەڵات بە تایبەتی بۆشایی یاسایی لە جومگەیەکی گرنگی دەسەڵاتی جێبەجێکار کە ئەویش پێگەی سەرۆکی هەرێمە ئەوەندەی تر قەیرانەکانی قوڵ کردوێتەوە. بەڕێزان، بەڕاشکاوی دەڵێم بارودۆخەکە و قەیرانەکان گەیشتوونە ڕادەیەک کە چارەسەری بنەڕەتی و ڕیشەییان چیتر دواخستن هەڵناگرێ. ئێمە لە پەرلەمانی کوردستان هەرچی لە تواناماندا هەبووە و هەیە لە هەوڵداین کە قەیران و کێشەکان بە تایبەتی کێشەی سەرۆکایەتی هەرێم نەگەیشتایەتە ئەم ئاستە مەترسیدارەی کە ئێستا کوردستانی پێبارگایی بووە. هیوادارین بە زووترین کات قەیرانی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەین تا نەبێتە داڕوخێنەری ئەزمموی حکومڕانی هەرێم و بەڕەو دواگێڕانەوەی پرۆسەی دموکراسی. هەزاران سڵاو لە ڕۆحی تەرمەغەریبەکانمان لە بیابانەکان، سڵاو لەو دایکە خۆڕاگرانەی دەیان ساڵە بە دیار گەورەکردنی پاشەوارەکانی ئەنفال کە زیەکانیان سپی کرد. بە هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکەتان. زۆر سوپاس.